وڵاتان لێبێ بەڕێزان لەبەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستانین لە شاری سلێمانی لێرە بەشێک لە مامۆستایانی وانەبێژ بایکۆتی دەوامی خوێندنگەکانیان کردووە داوای دامەزراندن و مافەکانیان دەکەن من دەمەوێت لە بەرنامەیەم جارە قسە لەگەڵ ئەوانە بکەم زان داواکاریان چییە تا ئێستا کەس بەدەمیانەوە هاتووە تا کەیش بەردەوامە من لەسەر بایکۆتکردن و ناڕەزایەتەکانیان لەگەڵمانە بن با من ڕایەوە وەرگرمێ وشگەویستی وەڵامەکانیان بن. بس يعني أمانة بيان بيسلمن أنا بيسلمن بالضبط بدنا خيانة شو هذا السر حكومة. منو كخون هش صالة وأنا بيجم. لم هش صالة ما في يوم نكذب مزريم. بناي وأنا بيجوا هيج ما في شيء ثاني أبو إيم. هلا لحظة كبه معرضين بوي كدر بكري. حكومة خوي بخاونة نازاني ووزارة خوي عم بخاونة نازاني. طب خانة من هي تنها برا وبركي ما مسايشي دا مزرعة وأنا ترباقي وأنا بيجم. جناب دوکو مامۆستایەکی وانەبێژ داواکاری سەرەکی ئێوە چێ لە ئێستا؟ داواکاری ئێمە دامەزاندنە یان ئەگە دامەزاندنیش نەبێت هەمان ئەو بڕاپاری کە بۆیان دیاری کردین بۆ پڕاپارەی بکرین بەگرێ بەست. شەرێکە ئێوە لەسەرم با بڵین ناڕزایەکان بەردەوام بن تاکەیش بەم شێوازە درێژێ پێ بەم شێوازە بەردەوام بین تاوەکو جوابمانێنەوە ئەنیان نزیکەی هەفتەیەک زیاترە بۆ شێوازە بەردەوامین و بەردەوامیش ئەبین. لێستا بڕێرتان داوە نەچنەوە هۆڵەکان نەخێر بە هیچ شێوازە ناچینەوە بۆ هۆڵەکانی خوێندن و بەردەوامە بین هەتاوەکو جوابمانێنەوەوانێ. کێ بەدەمتانەوە هاتۆ تا ئێستا چ وعدێکتان پێدراوە کێ چ بەرپرسێک هاتۆ بەدەمیەوە؟ هیچ کەسێک نەهاتووە تەنها قسەیە ئەیکەن تەنها قسەکانی ساڵانی پێشوە ئەیکەن ئەڵێ کە وەزعی دارایی باش و داتانە مەزرێنین هەر ئەو قسەیە ئەکرێت و دووبارەی هیچ چەند ساڵی پێشوە هیچ شتێک تایبەتان هیچ شتێکمان وعد پێ نەدراوە ئێمە بڕەپارێکیان بۆ دیاریکردین ئەڵێن بە هەمان بڕەپارە بمانکەن بەگرێ بەست ئەگەر ڕازگۆ بن لەگەڵمانە ئەواکەن ئەگەر ڕازگۆش نەبن ئەوە هیچ و ئێمەش بەردەوام بین. هەواڵێک بڵاو بوویەوەکەوە لەسەر بڕەپارەیەک ڕێکەوتن وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردە ئەوە تا چەند ڕاست بوو و چیشتان پێوتراوە لەسەرەوە؟ واللهی ئەومان پێدراوە کە ینی 300 بۆ 350,000 بۆ دیبلۆمەکان 400 بۆ 450,000 بۆ بەکالۆرەس بەڵام ئەم بڕەپارەیە هەمان گرفتەکەی ساڵانی پێش دروست دەکاتەوانێ. ئێمە ئەڵێن بۆ بڕەپارە بکرین بەگرێ بەست هەر ئەوەندا بەڵام ئەوان ڕازگۆنین لەگەڵ ئێمە بۆی ئێمەش بەردەوام بین. ئێستا داواکاریەوە تەناوە بکرێن بەگرێ بەست و تەواو. بکرین بەگرێ بەست یان دامەزرین هەر کامێکیان بێت ئێمە پێی ڕازی. داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە کە بمانکەن بە میلە یان خۆت گرێ بەست. گرێ بەست یاخود دامەزران. بەڵێ چەندێکە ئێوە دەستان کردووە بە بایکۆت و هۆڵەکانی خوێندتان جێشت؟ وڵات تەقریبی لە 6 مانگەوە لە 6 دەوە ئێمەی تروازمان لە خوێندن هێناوە بڵین ناچینە هۆڵەکانی خوێندن. ژمارەتان زۆرە کە خوێندنگاکانتان جێشتووە عنی کەم و کورتی دروست بووە لە خوێندنەکانە بەهۆی نەبوونی مامۆستای وانەبێژ؟ با دڵنیاییەوە زۆر کەم و کورتی دروست بووە چونکە زۆربەی مەکتەبەکان تا سەعات دەداوامەکەن زۆریشیان ئەم شۆ بڕێرێنەوە کە ترواز لە مەکتەبەکان بێنن چونکە مامۆستاکان ناتوانن وانە بڵێنەوە. تا ئێستا کێ لە بەرپرسەکان هاتۆ بەدەمتانەوە هاتۆ لەگەڵتان دانیشت بێ هیچ کەسێک هاتۆ بەدەمتانەوە جۆرە لە جۆرەکان گوێتان لێ؟ وەڵاهی دەستخۆشی لە هەندێک ئەندام پەرلەمانەکەن هەندێکیان هاتوون بە دەمانە و دوێ نزیکەتی مامۆستایان بەڵامی تر حکوومەت خۆی گوێی خۆی لێکڕ کردوین هیچ وەڵامێکمان نایەتەوە. تاکەی ئێوە لەسەر ئەم بایکۆتە بەردەوام؟ وڵا هەتا ئەو کاتی کە وەڵامێکی ئەرێنیمانێن و ئایامانکەن بەگرێ بەست یاخود بە میلە بەردەوامە بین تا ئەو کاتی وەزیر بەڵێنێکمان پێدا ینی داواکاریەکانمان جێبەجێکات کە ئێمەش داواکاریمە شتێکی ڕوون و ئاشکرایەکە. چیتان داوا کردو ینی داواکاری سەرەکی ئێوە لە ئێستا چی؟ داواکاریمە دامەزراندنە دامەزراندنەکەش ئەوەنە لەسەر حکوومەت هێرم ناکەوێت کە شتێکەوەنە قورس بێت دامەزراندنە دا بە هەمیشەیی بەیان بە گرێ بەست. گرێبەستیش بێەوە کێشتان گرێبەست بێ بۆن کاتە بەڵێ بەس نەک بە هەمیشە هەر گرێبەست بین. تا ئێستا هیچ بەرپرسێک هاتۆ بەدەمتانەوە گوێ لە داواکاریەکانتان بگریان داواکاریتان بگەێنێ؟ تا ئێستا ئەوەی هەیە تەنها پەرلەمانتارەکانە هەر بە قسە ئەڵەن پشتگیریتان نەکەیت ئەوانیش تا ئێستا ینی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە جەلسەیەکی پەرلەمان لەسەر ئێمە کەسێکی یان کە جێبەجێکار بێ دەسەڵاتیە بێ نهاتۆ بەدەمتان؟ نەخێر بەرپرس ئەوەی جەنابی وەزیر و سەرۆکی حکوومەتە جەنابی وەزیر نایە ینی هەر لە ڕێی ئەعلانەوە قسەی کردو و تێدا سەبارەت بە کەیسی ئێمە
سەرۆکی حکوومەتیش خۆی ناکە بەرپرسی قەزەکە. هۆکار چییە؟ قوتابخانەکان ئێستا ئەو ڕێژە زۆری وانەبێژیان تەیە بەڵام ناکرێن بە گرێبەز یاخود بە میشەیی یاخود دامەزراندن لە کاتێک ئەوەندەش پێویستە بۆ قوتابخانە. من ئەگەڕێنەوە بۆ بێباکی حکوومەت بەڕاستی ینی گرنگی بە بواری پەروەردە نایە بۆیە بۆ شێوێ مامەڵەیەکات. بەڵێ گرنگ نییە پەروەردە حکومیشی بەستێت چونکە مەکتەب ئاهلیەکان کێشیان نییە موچیان هەیە مامۆستایان هەیە هیچ کێشەیەکی ئەوتویان نییە بەڵام ئەمە کەرتی حکومیە کە حکوومەت گرنگی بێنادا هەمان تاکەی بەردەوامن لەسەر نازای و بایکۆتەکە ئێمە بەردەوام ببین هەتا کاتی کە ینی جوابێکی مۆقنیعکەرمان پێگات ینی بەڵێنێکمان پێدەن کە بکرێنە گرێبەست هیچ داواکارێکەشەوە نەخۆرس نییە تەنها ئەو بڕەپارەی بۆیان دیاری کردوین لەسەر ئەو بڕەپارەیە بۆمان کرد بە گرێبەست چونکە بەم بڕەپارەیە بە ناوانە بێژەوە هیچ مافێکی تیانە بۆ ئێمە ینی لە هەر لە حزەیەەکە بێ معارزین بۆ ئەوەی کە دەربکرێت. هۆکار چیە لە قوتابخانەکان و زۆرینەی مامۆساکان یان بڵێن بەشێکی زۆری مامۆساکان مامۆسای وانەبێژە ئەنی پێویستمە قوتابخانە بەڵام بۆچی ینی گرێبەستێکیشان پێڕەوانە وڵی مامۆستا ئەمە بۆ حکومە باشترە گرێبەستی نەکە لەلای مادیانەوە لەلای مادیەوە گەرسا وانەبێژێکیان مەزرێن ئەو پارەی نایە ئەستا سێری مانگی دوو سێەکەی پارێکی کەم بۆ وانەبێژە بووە وا بۆ 8,000 وەرگتووە هە بۆ 10,000 وەرگتووە ئەمە ئەگەر بۆ حکوومەت نەگەڕێتەوە بۆ کوێ گەڕێتەوە بۆیە ئەوان بێباکن لەوەی هی بێ ڕەشەیەوەکەن دەبیانەوە گەل لە جێگادانیان شتێکە شتان هەیە لە ژێرواڵەن ماوانە بێژەکەتان لە جێدان لە ئەم لاولە بەڵام ئێمە گوێ نایە. هۆکار چییە؟ هەتا ئێستا کەسێک ناتۆ بەدەمتانەوە لایەنێکی جێبەجەکان بێباکن لە میلەت هەمووی دیارە ئەوە تا لە هەڵبژارنەکان ئەو هەموو کەسە دەنگینەوە ئەوان بێباکن لە میلەت بێباکن نۆکەکەی بەردەوام لەسەر وەکو جوابێکی باشوانێنەوە ئاماگەنە هەمیشەی گرێبەست تاو کاتە بەردەوامی انشاءالله. سڵاوت لێ ئێوە لە قوتابخانەی خۆتان چەند مامۆسای وانەبێژن؟ پێنج مامۆسای پێکەوەین هەمان هۆکار چیە تا ئێستا لایەنی پەیوەندیان هەیە بەدەم کێشەی مامۆسایانی وانەبێژەوە لە کاتێکە زۆر قوتابخانەمان هەیە بەبێ مامۆسا وانەبێژەکان ناچێت وڵی ئێمە حکومت چۆن کەردەکانی تری پێشوە خستەوە بە هەمان شەوە پەرۆدەشی پێشوە خستووە خۆی بەعکسەوە پەرۆدە پێش هەموو کەردەکانی تردانی ئەو کەرتێک کە پێویستە لە پێشەمانە ئاوەڕی لێ بدێتەوە کەرتی پەروەردەیە چکە پەروەردە تۆ جیلێ پێگەیەنی وایە من ئێستا جیلێک پێگەێنم ئەگەر من بۆ خۆم مافم نەبێ ئەی چۆن ئەو مناڵی لە بەردەستمایە کە پەروەردەیە یەکەم فێری بکەم کە داوای مافی خۆی بێنێ من ئەگەر مەسەلەن هیچ مافێکم نەبێ هیچ امتیازێکم نەبێ هیچ شتێک نەبێ بە قانون بەستێتەوە بۆی کە من سبێنێ مەسەلەن داوای مافی خۆم بکەم ئەی من چۆن تەلابەکەم فێرکەم بۆیش هاتوینە سەر سەرجادا ئەمەندەش دەم شعانەمە وتۆتەوە هەر داوامان کردوانی دەمان سواوە جارە حکومەت مشکی نەسووە بۆی جوابی ئێمە باتەوە هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ بەرپرسێک هاتووە گوێتان لێ بگرێ قسەتان لەگەڵ بکە داواکاریتان بۆ جێبەجێ بکە خۆت بیگەێنتە لایەنی مەمە هەتا ئێستا هیچ داواکاریێکی ئێمە جێبەجێ نەکراوە بڵێ داواکاریەکەەوەی مەسەلەن پارێکی مەختوعان بۆ بڕیونەوە مەسەلەن ماگانە بەکارە 400 تا 450,000 بەڵام ئەمە پارێکی جگەلەوەی کەکەمە هیچ امتیازێکی تریشی لەگەڵ نییە مەسەلەن ئێمە ناتوانین داوای جاسە بکەین مەسەلەن خواانە خواستاگە تووشی نەخۆشەوین درێژخواین مەسەلەن دوومانگە ترێتەوە بێ بەچێ بێڵێ یەکێک لەو مافانتان هیچ لەو مافانەمانە مەسەلەن ئەگەر مامۆسایەگە ئافرەت بێ مەسەلەن شوکە مناڵی ببێ ئەوە هیچ مافێکی داکاتی نییە ئیجازە داکاتی بە هیچ شێوەیەک نییە ئەبێ شوێنەکەی بەچێ بێڵێ ئەتەوە بەردەوامی لەسەر بایکۆتکردن و ناڕزای دەربڕین و خۆپیشاندان هەتا و کاتەیە کە حکومەت جوابی داواکاری مافەڕەوەکانی خۆمانە جوابی حەقی خۆمان داتەوە لەبەرەوە ئێمە گوێتان لێ بگرێ لە نزیکەکانە هیچ کەسێک لە نزیکەوە نهاتۆ جواب لێ بگرێت تاکو ئێستا هیچ کەسێک وەڵامی نەداێنێتەوە کۆمونێک لە کاتێکا قوتابخانەکان پێویستی زۆریان بە مامۆسایانی وانەبێژێ بۆ ئامادەنی گرێبەستێکی شتابەوە هۆکارەکەی نازانە بۆ حکومت خۆی گەڕێتەوە بۆ وەزیری پەروەردە خۆی کردەوە بۆچی دابان نەوازرێ بۆچی نامەکرد باقت یاخود بە گرێبەست یاخود بە بیلاک لەبەرچی هۆکارەکەی لای ئەوانە وەکو پێویستی ئێمە زۆر ینی پێویستی لە قوتابخانەکانە زیاتر لە 20,000 مامۆستاین کە لە قوتابخانەکانە داوا بکەین هەمان ئەرکی مامۆستایانی بیلاکمان هەیە هەمان ئەرکی ئەوانە بەڵام وەکو ماف هیچ مافێکمان نەدراوەتەیە
بە چەند جارێک بڕێکی کەم معاشێکی بچێکی کەم ئەدرێتێ وەکو پێویست نییە ئەو معاشەکە ئامادە بەتەمان تاکەی بەردەوام لەسەر بایکۆت و نەچنەوە خوێندنەوەڵەکانی بەردەوام بین هەتا و کاتەی بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئاهلان وەڵام ئەداتەوە بەوەی کە ماکە بە گرێبەست یاخود بە بیلاک گەرێتەوە سەر ئیحمالی وەزارەتی پەروەردە. کەسا تۆ گوێتان لێ بگری لە نزیکەوە بزان داواکاریتان نەخێر. هۆکار چیە قوتابخانەکان ئێستا بەبێ مامۆستای نیوانەبێژ زۆربیان پەکیانەکەوێت زۆربیان لە نیوە دەوامیشەکەن چونکە مامۆستاکانیان وەکو پێویست دین. هۆکار چیە تاوەکو ئێستا بەدەم داواکاری مامۆستایان؟ وەڵی تر حکوومەتە نایە بەدەمکاری وەزینەوە وانە بێژەکانەوە. ئێوە چەند ڕۆژە بایکۆتی داوامتان؟ وڵای لە یەکەم ڕۆژەوە. هەتا کەیش بەردەوام لەسەر ئەم بایکۆت و نەچوونەوە بۆ وەڵەکانەکەن؟ هەتا حکوومەت تر بڕیارێکەیە. بەردەوام لەسەر بایکۆت ناچنەوە؟ بەڵێ. کۆتا شارە سەرلایەوە چییە؟ چیتان بۆ بکرێت تر ئەچنەوە وەڵەکانەکەن؟ وەڵی تر وەک ئێمەش بە گرێبەستیش دامانن هەر باش. لە ئێستا مامۆستایانی وانەبێژ جەناب شۆک وانەبێژێک داواکاری سەرەکیەوە چی؟ تامان داواکاری ئێمە دروشمیێمە هەموو کاتوتومانەوە هەموو هەڵێنەوە کە ئێمە تەنیا دروشمیێمە ئەوەیە کاڵین تەنیا دامەزراندن ینی ئەگەر بە هەر پارەیەک بێ هەر مەختەوە بتەن گرنگەوەی ئێمە دامان بزرێن مافی سەرەتایی خۆمان و مافێکی ڕای خۆمان و خۆمان بەها قەساین بۆیە بە هیچ شێوەی بەتمانی دایکۆ واز لێ بێنین بە هیچ شێوەی وازی لێ نایانی تا مافی سەرەتایی خۆمان دابین نەکرێت و وەڵەکانی خوێندنتان جێشت وا ئێمە زیاتر لە 2 هەفتەیە تاو هۆڵەکانمان جێشتوە ینی بەردەوام ئێمە وەکو ئەوەی جەماعەتی خۆپیشاندەران یاخود هەندێکمان هەیە کە نەهاتون بۆ خۆپیشاندەران بۆیان ناکرێت دایکە یاخود کەسێکە ئیشێکی زەڕوری بۆ دروست بێت نێت بەڵام ئێمە بەگشتی هۆڵەکانمان داخست و بەزی زۆربەی مەکتەبەکان بە تایبەت دەرەوەی شار پەکیان کەوتووە لە خوێندن چونکە زۆربەی مەکتەبەکان هەیە کە ئەوەی من ئاگدار مەکتەب هەیە 20 مامۆستای هەیە لەو 20 مامۆستا بەلایانی کەمەوە 17 بۆ 18 مامۆستای وانەبێژێ یاخود زۆری مامۆستای وانەبێژ بەڵێ دەرەوە شار بە تایبەتی زۆربەی زۆریان کە مامۆستای وانەبێژن و بەبێ وانەبێژ ناتوان کە پرۆسی خوێندن بەرەو پێش بەرن. هۆکار چییە مامۆستای وانەبێژ ئێستا هەونە پێویستە بۆ قوتابخانەکان لە کاتێکە حکومەت ئەمەدە نیە بیشیان کا بەگرێ بەست ئەنی هۆکارەکە بۆ چیە گەڕێتەوە؟ وڵی زۆر جار قسەیەک هەیە ئەڵێ ئەمانە نەخوێندەوان چوونە سەر حکوم بەسجی ئەنی ئەمانە بیان بیسەلمێن ئەیانەی بیسەلمن کە بیزەوت بە نەخوێنەواری چوونە لەسەر حکوم ئەگەرنا ئەگەر من بە خوێنەواری بچمە شوێنێک ئەو کاتە خەم بۆ نەخوێنەواری خۆم باوکی من ئەگەر مژوری من بخوا دوای مژوری باوکمە خۆم بەڵام ئەگەر من بە خوێنەواری نەچوومە پۆستێک ئەوانەیانی بیسەلمێن کە بە نەخوێنەواری چوونە لە پۆستێکەوە و بۆیە خوێندنیان نایە بەسجی پرۆسی خوێندنیانەی پەیی بکرێت بە هیچ شێوەیەک ینی میلەتێکی ڕۆشنبیر و خوێنەوەی هیچ بەرپرسێک نهاتۆ بەدەمتانەوە گوێتان لێ بگرێ داواکاریەوە بگەێنێت بەس تەنیا بەڵندانێکە هەبووە نەبووە هیچ شتێک نەبووە ئەنی بەڵندان هیچ شتێک نییە تۆ بە عملی هیچ جێبەجێ نەبوو هیچ بڕارێک جێبەجێ نەبوو پێم وانە ئەگەر ئەوان ئەوە خەمسار بن بتوان ئیشەکان ئێمە بەرەو پێش بەرن و بتوان ئیشێکمان بۆ تاکەی بەردەوام بن لەسەر بای ئێمە بەردەوامین هەتا پرۆسی خوێندن ڕێککەنەوە بتوانن مامۆستایانی وانەبێژ دابمەزرێن ئیتر ئایا بە گرێبەست بێ یاخود بە ڕسمی بێ ئێمە بە هەموو شێوەیەک بڕیاری بایکۆتمانیا و یەکدەنگین 11 ڕۆژ 12 ڕۆژە بێ ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین کە تەنها و تەنها لا بە هەمیشە بوونمانە من وەکو خۆم 8 ساڵەوانە بێژم 8 ساڵەوانە بێژم ئایا لەم 8 ساڵەیە مافیەوە نییە کە دابمەزرێم و وەکو مامۆستایەکی ملاک حەق و ئیمتیازاتەکانم پێ بدرێت شایستەدارایەکی شایستەم پێ بدرێت ئەو شایستی کە ئیسەی پێمانە درێ بە 7 مانگ جارێ 8 مانگ جارێت تا ئیسەی ئێمە مانگی 2-3 ساڵی ڕابردوومان لێوەرگرتووە ئەویش کە شایستەیەکی زۆر کەمە تەنها و تەنها بەشی کرێ سیارەکەشمان مامۆستایەرە بۆچی گەڕێنتەوە لە کاتێکە قوتابخانەکان پێویستی زۆریان بە مامۆستایانی وانەبێژەیە بۆ ئامادەنی گرێبەستیشیان بۆ بکەن ینی هۆکارەکە بۆ چێگەڕێت وڵی بۆ کەم تەرخەمی حکوومەت وەزارەتی پەروەردە ئاگەڕێتەوە تەنها کەم تەرخەمیەکەی ئەوانە ئەوان پێویستێکی سەرەکیان بە ئێمەیە قوتابخانەکان پێویستێکی زۆریان بە ئێمە کە ئێمە ئینە دەرەوە زۆربەی قوتابخانەکان ناتوانن دەوامی ئاسایی خۆیان بکەن پەکیان کەوتووە تەنها نازانم ئەبێ و پرسیارە ڕوبەڕووی حکوومەت بکرێتەوە کەس هاتۆ گوێتان لێ بگرێت لە نزیکەوە دانیشێ لەگەڵتان بەداخەوە نەخێر کەس نەهاتووە هیچ شتێکی دڵخۆشکەر تا ئێستا بە ئێمە ڕانەگەێنراوە لەلایەن وەزارەتی بەردەوام لەسەر بایکۆ هەتاوەکە وەڵامێک وەرەگرینەوە ئێمە بەردەوامە بین و سووری لەسەر داوای مافی خۆمان مامۆستایانی وانەبێژ چەند ڕۆژێکە بایکۆتی دەوامیان کردووە و ناچنەوە وەڵەکانی خوێندن ئەوان داواکاری خۆیان ئێستا لەوە بینەوە
ئەو وعدەی پێیان دراوە کە بڕەپارەیەک بۆ مامۆستای پەیمانگا بۆ مامۆستای زانکۆ کە تەواوی کردووە بڕەپارەیەک وعدێکیان پێ دراوە دەڵێن ئەمەمان بۆ بکەنە گرێبەست داواکاریەکەمان بەس ئەوەندەیە بۆیە داواکاری ئەوان لە ئێستای ئەوەیە بۆی بتوان لە هۆڵەکانی خوێندن بەردەوام و وانەکان بڵێنەوە بە قوتابیان بۆ ئەم بڕەپارەی کە بۆیان دابین کراوەکو گرێبەست بۆیان دابین بکرێ بۆی هەندێک لە ماف و شایستەکانیان کەمێک زیاتر بێت وەک لەوەی کە تەنها پارێکی مەقتوعە بێتەوە ئێمە لەسەر ئەم بابەتە زیاتر ئەو مامۆستاوانە بێژانە وەرەگرین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە لە بەڕێزان لە دوای ناوبڕەکە سڵاوتان لێبێ من دەمەوێت لەگەڵ بەشێک لە مامۆستاوانە بێژەکان کە ئێستا لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی قسەیان لەگەڵا بکەم زام داواکاری سەرەکی ئەوان چیە تاکەی لەسەر بایکۆتکردن بەردەوام بن ئایا کەس یان هیچ بەرپرسێک هاتۆ بەدەمیانەوە گویان لێ بگرێت و داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکە یا خودنا لەگەڵمانە بن با من ڕای ئەوان وەرگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان بەشی ینی ئەمانە بیان بیسەلمێن یانێ بیسەلمن کە بیزەوت بە نەخێنەواری چوونە لەسەر حکوومەت من وەکو خۆم 8 ساڵەوانە بێژم ئایا لەم 8 ساڵەیە مافیەوە نییە کە دابمەزرێم بەنای وانە بێژەوە هیچ مافێکی تیانە بۆ ئێمە لە هەر لەحزەیەکە بێ معارزین بۆ ئەوەی کە دەربکرێت حکوومەت خۆی بە خاوەنیان نازانێ ئەو وەزارەت خۆیان بە خاوەنیان نازانێ قوتابخانەمان هەیە تەنها بەڕێوەبەرەکەی مامۆستایشی دامەزرا و وانی تر باقی وانە بێژن دوانزەمی ڕۆژی بایکۆتی مامۆستانی وانە بێژە لە قوتابخانە بەڵێ داواکاری سەرەکی ئێوە لە ئێستاە وەڵا داواکاریمان دامەزراندنە برارێک دراوە یاخود وعدێک دراوەکەوە پارێکی مەقتوعەتان بۆ دامرێنەوە وزارەتی دارایی وزارەتی پەروەردەیە ئەو بڕیارەی بەست وەڵا بڕیار دراوە بەڵام ئێمە بۆ ڕازی نابێن چکە کە ئێمە ئەڵێ مامۆستا ئەبێ هەموو مافێکمان هەبێ کە مەقتوعە بێ هەر حسابی مامۆستای وانە بێژمان بۆ کرێ ئێمە ئەمانەیە دابمەزرین بۆی وەکو مامۆستاکانی تر مافمان هەبێت وعدێکتان پێ دراوە زیاتر لەوە بۆرم لە بکرێمە گرێبەست یاخود هەمیشەی هیچ بەرپرسێک هاتووە لەگەڵتان دانیشێ گوێتان لێ وەڵی تا ئێستا هیچ وعدێک نەدراوە کە نەوەڵا کەس کار چییە؟ قوتابخانەکان پێویستی زۆر مامۆستایانی وانە بێژێ بەڵام هێشتا ئامادەنی دان مەزرێن یاخود بیانکەن بەگرێەوە ئەوە بۆ ماوەی چەند ساڵە ئەم هەموو دەرچووە هەیە تا ئێستا دامەزران نەکراوەتەوە بۆ ئەوەی مامۆستایان دابمەزرێنن و زۆریش پێویستن لە مەکتەبەکانە و هۆکارەکەی ئەمەش هەر حکوومەت خۆیەتی لە قوتابخانەیەکم لە سنووری قەزای شارەزووری و نوێنەری مامۆستایانی وانەبێژی قەزای شارەزوور لێرە گرتبوومەتەوە ئەگینا مامۆستایانی هاوڕێم مامۆستایانی وانەبێژی هاوڕێم لە قەزای شارەزوور لە بەردەم بەڕێبەراتی پەروەردەی شارەزوور لێ وجودێتیان هەیە و بە هەمان شێوە ئاپۆڕی جەماوەری و مامۆستایان کۆبوونەتەوە و دەنگی ناڕەزاتی خۆیان نەگەێنن بە لایانی پەیوەندیدار منش لێرەوە و نوێنەری مامۆستایانی وانەبێژی سنووری قەزای شارەزوور هاتووم بۆ ئێرە و ئەمەوێ لێرە سنگ و قورسایەکە زیاتر بێ و ئاپۆڕی جەماوەریەکە زیاتر بێ و ئەو کار چییە؟ مامۆستایانی وانەبێژ لە زۆربەی مەکتەبەکان ئێستا پێویستن ڕەنگە زۆر وردی کەیتەوە لە مامۆستایانی میلاکی زیاتر عەدەدیان بۆچی ئەوەنە پێویستی لە کاتێکە ئامادەنی بیانکەن بە گرێبەست یاخود بیانکەن بە هەمیشەی مامۆستاسم ناکەوە ئێستا من لە قوتابخانەیەکم لە سنووری قەزای شارەزوور 14 مامۆستای لەو 14 مامۆستا 7 مامۆستای میلاکە 150 میلاکە بالضبط لە 150 میلاکە 7 مامۆستای میلاکە 7 مامۆستامان وانە بێژین ئەگە پەروەردە پێویستی نەبێ وەزارەت پێویستی نەبێ بۆ ئەمان هێڵێتەوە بۆ وانەمان پێڵێتەوە لە کاتێکە کە ئێمە نیوەی بۆ من قوتابخانە ئەزانم 14 مامۆستان دەی وانە بێژە چواری میلاکە دێگەی ئەگەر پێویستە زۆریش پێویستە ئەگەر پێویست نەبێ بۆ کاتمان پێ بفڕۆین بۆ ئەمان هێڵنەوە بۆ وانەمان پێڵێنەوە لە کاتێکا لەگەڵ مامۆستا میلاکانە هەمان ئەرکمانێ بگرێت زیاتریش بەڵام لە مافا یەکسان نین بەڕاستی ئێمە خەدرێکی زۆر گەورەیە لە ئێمە مامۆستایانی وانەبێژ بۆ دانیشێ لەگەڵتان بەرپرسێک گوێتان لێ بگرێ داواکاریەوە بگەێنێ یاخود بۆتان جێبەجێ بکەن مامۆستازم ناکۆ لەوە چێ خۆت بزانی بەردەوام یاداشمانیاوە نووسراومانیاوە بەلایانی پەیوەندیدار بە لایانی دەسەڵات بە حیزبەکان پارتەکان بە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بەڵام وەک پێویست هەوڵیان داوە بەڵام وەک پێویست نەبووە لە ئاسی پێویستانەوە هەتا جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان هەوڵی داوە ناڵی خەم خۆرنەوە لەگەڵمان نەبووە بەڵام وەک پێویست نەبووە هەستەکەین ئەو پێویستە نییە یعنی ئەو لەگەڵ تەموح معاناتی ئێمە نییە زۆر یعنی هەوڵەکانی هەوڵێکی ئەوتۆ نین بێبەرهەم بوون لەبەرەوەی ئێمە داوای پارە ناکەین بۆ مادە نهاتوێت ئێرە داوای 400,000 و مەقتوع ئەو ئەم شتانە ناکەین ئەو بڕەپارەیە شتێکی کاتیە ئێمە مافمانەوێ یعنی ئەمانەیە وەکو مامۆستایانی میلاک هەمان مافمانە بێ لە کاتێک ئایسە من مامۆستایەکم نەخۆشکەوم
تۆ یەکسەر مامۆسایەکیمانە بێژە ئیترێنن شتێک کەسێترێنە جێگەت یا مامۆسایکی بەڕێز یەکێک لەو خانمە بەڕێزانە ئەگەر مناڵی ببێت ئیجازی دایکایەتی نادرێت یەکسەر مامۆسایەک ترە خێرێ شوێنی کەواتە ئەمە مافمان نییە مافە بنەڕەتەکانمان نییە کە پێویستە وەکو مامۆسایەکی میلاکەمان بێ ئەوانەمان نییە. مامۆستایان داوایەکەن ئەرکێکیان بەجێهێناوە بریتە لەوانەوتنەوە لە قوتابخانەکانە کە بەڕاستی من ئێستا بە شانازێ وێڵێن زۆربەی قوتابخانەکان و بەتایبەت دەرەوەی شار لەسەر شان و بازووی مامۆستا بەڕێزانە وەستاوە بەداخەوەی کە هەیە تا ئێستا حکوومەت ئاوڕان لێ نالاتەوە موچەیەکی مەقتوع و پارێکی مەقتوع بە پێی محازەرەی ڕۆژانەکە دەوامەکەن 250 هەزارێکە ئیمانی 3 و 4 نەدراوەتێت تا ئێستا بەداخەوە بۆیە ئێمە داواکارەکانیان بەڕەوا بینین و پشتگیریانەکەین و ئەوەی کە پێویستە لەسەر حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بەجددی بێنە سەرخەتە و مەقتوعی کە دایان ناوە ئەوە نییە ئاوی دڵی مامۆستایانە بشکێنەوە ترسیان لەو بەڵێنەی حکوومەت هەیە چکە گومانێک لە بینی ئەمانە هەیە لەگەڵ حکوومەتە و متمانیان بە حکوومەت نییە متمانیان بە لایەنە پەیوەندیدارەکان نییە ئەمان کێشەی چەندین ساڵیان هەیە بەڕاستی کە تا ئێستا حکوومەت بۆی حل نەکردوون بۆیە داواکەن ئەو مەقتوعە بە شێوەیەکی تر گۆڕانکاری تیا بکرێ و هەروەها ببێتە عەقدێک و کاتێک من وەکو مامۆستایەکی میلاد لە 25 مان کە حکوومەت واجبە موچەم بداتێ ئەمانش بە هەمان شێوە ئەو مافە لە مانکە بۆیان دیاری کرۆ مافی خۆیان بدرێتێ وەکو زانین زۆربەی قوتابخانەکان ئێستا بڕێکی زۆر مامۆستای وانەبێژیان تایە هۆکار چییە لە کاتێکەوەندە پێویستن بۆ قوتابخانەکان بەڵام ئامادە نین بیانکەن بە گرێبەستێک کە ینی بەبراوت بە هەمیشەیی ڕەنگە مافەکەشی کەمتر ئەمان ینی نەحکوومەتی هەرم بە ئرتیجالی بە عەقلی هەنە شەخص بیر کاتەوە لەو لایەنانەیە کە بۆ نمونە مافی ئەمان چیە ئەمە قانونی ئەحواڵ قانونی یعنی مۆزەفین لە عێراقا هەیە و قانونی محاضر هەیە گرێبەست هەیە کە لاەنە شوێن باسی 4 ساڵ و 5 ساڵە کابرا بێ بە گرێبەست و دوایی تاعینیش بکرێ بەڕاستی مامۆستای وای تایە کە جەنابتان بیدوێنە 13 ساڵە خزمەتی هەیە بەڕاستی ئێمە کە مامۆستاین داوای تەرفیع و عەلاوەکەین دوێنە کە بۆ ئەوانمان باس کرد یعنی مێشکیان تەقەیەوە یان تەرفیع و عەلاوە چی ئێمە 250 هەزارەکەی خۆشمان وەرناگری بۆیە بەڕاستی زوڵمێکی زۆریان لێکرێ ئێمە بەدڵنیایی وڵێن حکوومەت خۆی بە خاوەنیان نازانێ و وەزارەت خۆیان بە خاوەنیان نازانێ ئەگەر نا کۆڵەکەی قوتابخانەکان ئێستا مامۆستایانی وانە بێژن بە پارەیەکی کەم ئامادەن ئەو خزمەتە بکەن بەڵام حکوومەت مافی خۆیان ناداتێ بۆیە بەرپرسیارەتی چۆڵی قوتابخانەکان بەرپرسیارەتی بایکۆت و بەرپرسیارەتی نەخوێندەواری نەوەکان لە ئەستۆی ئەمان نییە بەڕاستی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 5 ڕۆژە بایکۆتی وڵەکانی خوێندنمان کردووە پێشتریش خۆپیشاندانمان ساز کردووە لە چەند شوێن و لە چەند شار و شارۆچکەیەکی تر و دڵنیابن بەردەوامی شەبین هەتا کۆگەین بە ئامانجەکان چەند مامۆستای وانەبێژ لە قوتابخانەیەوە لە قوتابخانەکەی منانۆ مامۆستای وانەبێژ هەیە قوتابخانەمان هەیە 22 مامۆستای وانەبێژی هەیە قوتابخانەمان هەیە تەنها بەڕێوبەرەکەی مامۆستایشی دامەزرا و وانی تر باقی وانەبێژە هۆکار چییە زۆربەی قوتابخانەکان بەبێ مامۆستای وانەبێژ ناچن بەڕێوە بەڵام یعنی لەگەڵەوەی کە زۆریش پێویستن دایان نامەزرێن یاخود ناکرێن بە گرێبەست بۆچی گەڕێنەوەیەوە کردی پەروەردە ئەگەر ئێمە نایی بنین سێ کوچکەیەکی هەبێ ئەوە یەکێک لە کوچکەکانی مامۆستایانی وانەبێژن کردی پەروەردە بەبێ مامۆستایانی وانەبێژ پەکێکە من لە پەروەردەی چەمچەماڵ هاتووم بۆ ئێرە بۆ پشتگیری مامۆستاکانی هاوڕێم بۆ پشتگیری خوشک و براکانم لێرە لە پەروەردەی چەمچەماڵەوە 950 مامۆستای وانەبێژمانەیە کە 4000 میلیاردمانەیە ئەگەر 950 مامۆستای وانەبێژ دابەری دڵنیا بە کردی پەروەردە لە پەروەردەکەی منە بە تەواوەتی پەکیەکەوێت ئێوە بڕیارتانداوە تاکەی لەسەرم بایکۆتە بەردەوام بن و ئایا کەسی هاتۆ بەدەمتانە گوێتان لێ کەی بە کتابێکی فەرمی وەڵاممان درایەوە ئەو کاتە ئەتوانین وەڵامی خۆمان بگۆڕین جیاواز بین لە وەڵامەکانی تر چونکە تاوەکو ئێستا بەردەوامە بین هیچ وەڵامێکی ئەرێنیمان وەرنەگەڕ و تاوەکو وەڵامێکی ئەرێنی لەسەر شەقامە بین لەسەر ئەم هەڵوێسەی خۆمان بەردەوامی تۆ بەدەمتانەوە گوێتان لێ بگرێ قسەتان لەگەڵا بکات داواکاری ئەوە بگەێنە بە شوێنیەوە تاوەکو ئێستا هیچ کەسێک ناتۆ بەدەم داواکارەکانمانەوە حکومەت خەوی لێکەوتووە بێباکە نازانم بەنیازی چییە بەڕاستیەوەی کە ئێوەیکەن زۆر لە بەرپرسانی ئێمە گەورەترە بەڕاستی لەبەرەوەی چینێکین بەڕاستی چینێکی مافخراوین هەتا ئیسا کەس ئاوەڕی لێ نەداینێتەوە و کەس نەهاتۆ بەدەم داواکارەکانمانەوە کە کەمترین ماف لەم حکوومەتی هەرێمە و لەم کوردستانە بۆ وانەبێژ و بۆ گەنجان کە گەنجەکانمان ئاوارە بۆ تەنها گرێبەستێکی بەسیتە بە 500 هزار ئەوان مەقتوعێکیان بۆ کردوین یعنی ئێمە رازین بەو مەقتوعەشمان کەن بە گرێبەست بەڵام نایکەن
ئەگەر ئاوا بڕوا بە بۆچوونی من لەوەچی حکومت بیر لەوە بکاتەوە پەرلەمان و هەموو دایرەکانی تر بەوانە بێژ بەڕێوە ببە چونکو ئەمە ئەگەر وانە بێژدا نەمەزدێنن بەڕاستی لەوەچێ بیر لەوە بکەنەوە پەرلەمانتارانیش بێنن تەندروستی و هەموو دایرەکان تر کاریان بۆ بکەن بەوانە بێژی و بە کرێکاری و بە ڕۆژانە بەڕاستی فەرمانبەری هەمیشەیی نەمێن بەڕاستی لەوەچێ بیر لەوە بکەنەوە ئەوەش دەکەوێتەوە سەر ئەندامانی کوردستان بەڕاستی گەنجەکانمان یا بێن جامیعەکانمان داخن یان بێن مەکتەبەکان داخن یان وەکو وڵاتان ئەگەر هیچیان پێ نەکرێ پێشووتر بووە بیمەی بێکاری ئەگەر هەر هیچ نەبێ ئەوەی کە لە ماڵی 250,000 باتێ یعنی ئێمە سیرمان لێ بەڕاستی $90 بووە ئێستا 95 وا بەرەو $100 ڕا حکومت هەر لە جێگەی خۆیان کردکەوتووە نازانین بەتەمای چییە ئێستا کەس هاتووە بەدەمتانەوە گوێتان لێ بگرێ داواکارەکانتان لە نزیکەوە گوێبیستی بێ و بیگەێنە شوێنێکەوە بەڕاستی تەنها ئەم پەرلەمانەیە کۆمەڵی پەرلەمانتاری بەڕێز هەن هێنە ناومانەوە و یادداش چەندجارە یادداشمان تەقدیم کردو ئەوانیش بەرزەکەنەوە بەڵام هیچ دەسەڵاتدارێکی سەروتری ئەوان نایەن بەڵام سەیرە یعنی تۆ ڕووەکەیتە هەشت دایرەیەک ڕووەکەیتە هەشت بەرپرسێک ئەڵێ من دەسەڵات نییە یعنی من ڕووەکەمە ئەنجومەنی وەزیران کاک مەنسوور یعنی بەڕاستی ئەگەر تەنها ئەو دەسەڵاتدارە لە کوردستاناوە ئەو بە شخصی کوردستان بەڕێوە بە داوای لێ یەکەم هەموو مدیر عامەکان و هەموو پەرلەمان و وەزیرەکان بەڕاستی لا ببە یعنی ماخود نییە وەزارەتی پەروەردە وەزارەتێکی گەورەیە کە بەوانە بێژە چێ بەڕێوە تا ئیسە بڕیارێکی نەداوە کەوانە بێش چی لێ بکە یعنی ئەو لە ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی ئەڵێ من داکوکاری سەرەکی ئێوەم بەڵام لە ئەنجومەنی وەزیران ئەڵێ من بەوانە بێژان و بە ئەو میلاکەی هەمە ئەتوانم پەروەردە بەڕێوە ببم یعنی چاوەڕێی تاعینات نەکەین بەڕاستی ئەمەمان بیستۆ زۆرمان پێ ناخۆش و زۆر ناڕەحەتین کە وەزیرەکەمان وەزیری پەروەردە دکتۆر ئالان بەڕێز ئەو قسەی کردو بەڕاستی ناڕەحەتین بەشی عنی ئەمانە بیان بیسەلمێن یانەی بیسەلمن کە بیزەوت بە نەخێنەواری شوونە لەسەر حکومەت من وەکو خۆم 8 ساڵەوانە بێژم ئایا لەم 8 ساڵەیە مافیەوەم نییە کە دابمەزرێم بەناوی وانە بێژەوە هیچ مافێکی تیانە بۆ ئێمە هەر لە حزەیەکە بێ معارزین بۆ ئەوەی کە دەربکرێت حکومت خۆی بە خاوەنیان نازانێ و وەزارەت خۆیان بە خاوەنیان نازانێ قوتابخانەمان هەیە تەنها بەڕێوبەرەکەی مامۆسایشی دامەزرا و وانی تر باقی وانە بێژن ماوەی 6 ساڵە لەسەر شەقاوی ئەمە لە ڕابردوو تاکو ئێستا زیاد لە 50 خۆپیشاندانمان کردووە لانی کەم لە 4 و 5 پێش هەڵبژاردننی 2021 ئێمە زەنگی بایکۆت و خۆپیشاندانی سەرتاسەری و بایکۆتی سەرتاسەریماندا بەگوێ حکومەت و بەرپرسانی حکومەتە بەڵام حکومەت بێباکانە پشتی کردە ئەو زەنگی بایکۆتەی کە ئێمە دامان بەگوێ بە دیاریکراوی لە پاش 12 مانگ واتە لە پاش انتخابات ئێمە بایکۆتی خۆمان ڕاگەیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان تا دەگاتە ئەمڕۆ کە 11مین ڕۆژە مامۆسایانی وانەبێژ لەسەر شەقامن بایکۆتی وڵەکانی خوێندنیان کرد و بەردەوامیش دەبێن لە بایکۆت لە خۆپیشاندان هەتا حکومەت دێت بەدەم داواکارەکانمان کە مافی سەرەتاییترین مافی مامۆسا بریتیە لەوەی کە ژیانی خۆش بێت بریتیە لەوەی کە بەدڵێکی ئارامەوە دەرز بڵێتەوە ئەم مامۆسانی کە تۆ دەیبینی کە پێیان دەوترێت مامۆسای وانەبێژ کە زیاد لە 23500 مامۆسا لە ناو کەرتی پەروەدا بوونیەیە کاتێک دەچێت ناو هۆڵەکانی خوێندن هەمیشە بیری لای ئەوەیە ئایا سبەینێ مامۆسای میلاگێتە شوێنە خەمی ئەوەیەتی بەیانی ئایا مامۆسای لە قوتابخانەکە یان لا بەڕاستی خوێندن ئاوا ناچێ بەڕێوە ئێمە داواکەن لە حکومەت ئەم مامۆسا بەڕێزانە دابمەزرێنێ چەند ساڵە خزمەتیانێ لە ناو کەرتی پەروەدا ڕێز لە هەوڵ و ماندووبوونی ئەو خزمەتیان بکە کە خزمەتی حکومەتیان کردووە گۆزان ئێستا زۆربەی قوتابخانەکان ژماری مامۆسای وانەبێژیان زۆرە بەبێ ئەوانیش خوێندەکان بڕێکی زۆر پەکێکەوێت هۆکارچێت تاوکو ئێستا لەگەڵ ئەوەی کە پێویستن بەڵام ئامادەنی بیانکەن بە گرێبەستیش هۆکارەکە بۆ چێکەری من لەوە دەست پێکەم زۆرترین ڕێژەی مامۆسا لە ناو قوتابخانەکانە بریتێ لە مامۆسای وانە پێش جای بیسارەکە بەرزمە چەند شتێک بۆ باڵێستان و بێنەرا قوتابخانە هەیە 18 مامۆسای وانەبێژ هەیە 2 مامۆسای میلاکی هەیە قوتابخانە هەیە مدیرەکەی مامۆستای وانەبێژە مدیرەکەی مامۆسای وانەبێژە لە پەروەردەی قەرداغ لە پەروەردەی پێنجێن ئەمانە کۆمەڵک نمونەن قوتابخانە هەیە لە کۆی 67 مامۆسا 53 مامۆسای وانەبێژە لە پارێزگای دهۆک قەزای ئاکرێ و باردەڕۆژ باشە ئەمێ ئەوە بڵم ڕێژەیەکی زۆر مامۆسا لە ناو قوتابخانەکانە دەرزڵێنەوە کە بریتین لە مامۆسای وانەبێژ بۆیە حکومەت نار بەدەم داواکاری مامۆسایان ئێمەش حکومەت هەرێمی کوردستان ئەمێ ئەوە بڵێم
ماوەی 10 ساڵە دەرگای دامەزانی داخستەوە بەگشتی بە دیاریکراوی لە ناو کەرتی پەروەردە. آخر کەرتی پەروەردە کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانەی کە بەردەوام دەبێت ساڵانەتەوە مامۆسا یا پزیشک دابمەزێنی بە دیاریکراوی کەرتی پەروەردەکەی مەقسە لەسەرواکەی. 10 ساڵە تۆ دەرگای دامەزادنە داخستووە بە پێی داتاکانی یەکێتی مامۆسایان دەڵێ هەموو ساڵێ وەزارەتی پەروەردە پێویستی بە 12,000 مامۆسایە کاکە 2000کەش لا بە 10,000. 10 ساڵە دەرگای دامەزادنە داخستووە دەکەڕەتی واتە پێویست بە 100,000 مامۆسا هەیە بۆ پڕکردنەوەی هۆڵەکانی خوێنی. ئەی ژمارەی مامۆستانی وانەبێش چەندە لە ئێستادا؟ 23,500. یعنی بەداخەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بن لەسەر بایکۆت وەک مامۆستانی وانەبێش بەردەوام دەبن لە بایکۆت حتا بەفعلی دێن بەدەم داواکارەکانی مامۆسان کە بریتە لە دامەز ئێمە بە هیچ شتێکی ڕازی نابێت بە پارەی مەقتوع ڕازی نابێت بەداخەوەی بە ئەوەش بڵێ یعنی لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی کۆبوونەوە بە حسابی خۆیان کێشەی مامۆستایان چارەسەر بکەن بەڵام هاتر کێشەکانیان دەقات زیاد کردەوە لەبری ئەوەی دامەزراندن بۆ مامۆستانی وانەبێش بکەنەوە هاتوون پارەیەکی مەقتوعە کە کەس نازانێت چۆرە کەس نازانەکەی سەرف دەکرێت بۆ مامۆستانی وانەبێژان بڕێتەوە دەتوانن ئەگەر حکومەت بتوانێت بەو پارە مەقتوعەیە بۆ مامۆستایان ببڕێتەوە دەشتوانێت لەسەری عەقدەکەش ببەسێت بۆ ئێمە بەردەوام دەبین لە بایکۆتی خۆمان بایکۆت ناشکێنین هەتا حکومەتیان دێت بەدەم داواکاریەکانمە کە تەنها بریتیە لە دامەزراندن. بەڕێزان ئەوەی کە دەبینین داواکاری مامۆستایانی وانەبێژە کە لە ئێستاە زۆربەی قوتابخانەکان بەشێکی زۆریان مامۆسای وانەبێژن هەندێکیان تایە نزیکەی 7 ساڵە مامۆسای وانەبێژە هەیە 5 ساڵە مامۆسای وانەبێژە ئیتر هەتا بەرەو خوارد بێت 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵیشی تێدایە ئەوان باز لەوەکەن مادەم ئێمە لە قوتابخانەکانە پێویستین و بۆوانەوتنەوە بە قوتابیان بۆچی حکومەت دامادانی دامان بەزرێ نێوان گرەی ئەویان ئەکردکەوە بەدەمیانەوە نهاتوون داواکاریەکانیان بۆ جێبەجێ ناکەن مافەکانیان لە پای ئەرکەکانیان نییە مافیان زۆر کەمترە ئەرکیشان زۆرترە بۆی داوای ئەویان نەکرد بۆ ئەوی کۆتایی بە بایکۆت بێنن بتوانن ئەو وعدەی پێیان دراوە مەقتوعەیەکیان پێ بدەن بایم گرێتە گرێبەست لە ئێستا باشترە لەوەک لەوەی کە قوتابخانەکان بە بایکۆتکراوی بمێنەوە بامی ئەم جارم ما پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ